بیسەر و بینەرە بەڕێزەکانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی سڵاوتان لێبێت. شەش پرسیارێکی نوێتان پێشکەش دەکەم لەگەڵ هاوکارم شالا تۆفیق و هاوکارەمان لە وێنەگرتنی پرۆگرامەکە. دەزانن شەش پرسیاری جیاواز دەکات کە نازانین هەتا کارتەکان ڕانەکێشرێ ئەو پرسیارانە کامانن، بەڵام بەگشتی پرسیاری دڵی ئێوەی دەنگ دەرن. بۆ ئەم جارەژێکی تر لەبەر بژێرە بەهێز و لە هاتووەکانی ناولیستی 190 پارتی دیموکراتی کوردستانتان بۆ میوانداری دەکەم کە فازڵ عومەرە لە ساڵی 1970 لەدایک بووە بە کالۆرەسیە لە کۆمەڵناسی، هەروەها پۆستی بەڕێوەبەری گشتی هەبووە لە ناو حکومەتی هەرێمی کوردستان، پۆستی دیکەی هەبووە. جگەلەوە لە سێ بواری زۆر گرنگ تایبەتمەندیەیەکیان کۆمەڵناسیە کە پۆستێکە یان با بڵین تایبەتمەندیە کە پەیوەستە بە ژیانی کۆمەڵایەتی خەڵک و وەکو میدیاکار و وەکو چالاگوانی مەدەنی. لە هەر سێ ڕەهەندەکەەوە دەتوانێت خزمەتتان بکات لە پەرلەمانی کوردستان. لە خۆیەوە زۆرتر دەیناسین و بایۆگرافیکی کورتمان پێ دەڵێ، پاشان دەچمە لای شەش پرسیارەکەم. کاک کازڵ زۆر بەخێربێی، سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس بۆ جەناب. بەهیوام لە بەرنامەی داهاتوو وەک پەرلەمانتار میوانمان بی. ممنونم، سوپاس. بۆ بیسەر بینەرەکانم سڵای خۆت بگەینەوە، ژمارەکەتیان پێ بڵێ لە ڕیسبەندێک. سڵاو و ڕێزی تایبەتم بۆ جەنابتان بۆ بەرنامەکەت زۆر بەخێر و ڕێزی تایبەتم هەیە بۆ بینەرانتان لە هەر شوێنێکن. سپاس. ئێوە کاندیدی ژمارە چەندن لە لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان و دروشمی هەرە گرنگ لای تۆ چییە؟ من کاندیدی ژمارە 47 لە لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردنەکانی خودی شەشەمی پەرلەمانی کوردستان بازنەی سلێمانی ئازیز. دروشمی ئێمە ئەوەیە بەڵێنتان پێ ئەدەین دەبینە بڵندگۆ بۆ دەنگ و داواکاریەکانتان. باش، ستایلم پرۆگرامی من وایە دوو بۆکس لە بەردەستی جەنابتە، بۆکسێکیان پڕێتی لە کارتی پرسیار و بۆکسێکیان بەتاڵە. هەر کارتێکی پرسیار بەدڵی خۆت ڕادەکێشی، دوایەوی کە بەدەنگی خۆت بۆ بیسۆر بینەرەکانی دەخوێندیتەوە گفتوگۆیەکەین، ئەنجا ئەو کارتە دەخەیتە بۆکسە بەتاڵەکە بۆی دووبارە نەبێتەوە. زۆر دەست پێ بکەین. کارتی یەکەمان بۆ ڕابکێشە، بزانین ئەو پرسیاری کە بۆ دەنگدەر گرنگە و بۆ کاندیدی ژمارە 47 کە وەڵامتان دەداتەوە. پرسیاری یەکەمانەڵێ کام لایەنی کارنامەی پارتی لای تۆ گرنگە؟ بەڵێ گرنگە. باش، لە ڕاستی کارنامەکە بەرفراوانە. بەڵێ کارنامەی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان کارنامەیەکی فراوانە وەک جەناب تێڵێ لە ڕاستیا لە تەواوی ڕاهەندەکانی ژیانی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری، فەرهەنگی، کولتوری با بڵێن ئاوڕی داوەتەوە. ئەوەی کە لە لای من گرنگە با بڵێن پارتیمان بڕیاری ئەوە یاوە کە لە خولی شەشەمی پەرلەمان بە هاوکاری لەگەڵ هێز و قەوارە سیاسەکانی تری هەرێمی کوردستان کار بکات لە نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان کە ببێتە چەکتری کۆکەرەوەی تەواوی قەوارە و بیر و بۆچوونە جیاوازەکان و ببێتە چەکی زامنی پاراستنی هەرێمی کوردستان و قەوارەکەی. باڵێ بە تاکید ئەمە لای من گرنگترینە، چونکە ئەمە پەیوەندی بە پارێزگاریکردنە لە کۆی قەوارەکە کە ئێمە لەناو ئەو قەوارەیە ئەتوانین لە ئایندەدا لەسەر جوزئیات و شتە بچووکەکانی ناو قەوارەکە ئیش بکەین. زۆر باشە، کارتی دۆمان بۆ ڕابکێشە. گرتان دێنمەوە کاندیدی ژمارە 47 کۆمەڵناس و چالاگوانی مەدەنی و میدیاکار فازڵ عومەر میوانمە. باڵێ، پرسیاری دووەمانەڵێ دەتەوێت لە کام لە لیژنەکان با بڵین ببیدانین بۆ خۆلی شەشەمێکێکی لە دەرچوان ئینشاءالله. حەز دەکەی لە کام لیژنەی پەرلەمان بی؟ ئێمە لە پەرلەمانی کوردستان خاوەنی 19 لیژنەی هەمیشەیین. بواری پسپۆر یەکەم و ئەو بوارانەی کە ئەزمون و شارەزایی و تێدا هەیە دەرفەتی ئەوم دەداتێک کە زیاتر لە لیژنەیەک اختیار بکەم. یەکێک لەوانە لیژنەی کۆمەڵگەی مەدەنیمان هەیە کە بەندە لەو پێناوەدا ئەزمونی زۆری هەیە. لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و خێزانمان هەیە کامە من بۆ خۆم تینوم بەوەی کە لە لیژنەیەکی لەم شێوەیە پسپۆرەکە یارمەتی دەرە لەو لیژنەیە سوودت لێ ببینن. بە تاکید ئێمە لیژنەمان هەیە تایبەتە بە مافی مرۆڤ. ئێمە لیژنەمان هەیە کە لە ڕاستیدا ئەتوانین لە ڕێگەیەوە سوود بگەێنین. بەزەکەر پێت بڵێن لەم هەموو بژاردەی لیژنانە یەکەم لیژنە حەز دەکەی تێدا خزمەت بکەی کامەیە؟ لە ڕاستیا من حەز ئەەکەم لە ئایندەدا سەرۆکاتی لیژنەی کاروباری کۆمەڵگەی مەدەنی وەربگرم ئینشاءالله. باش، بچین بۆ پرسیاری سێهەم کاک فازڵ. دەستیەوە خۆش بێ. سپاس. ئەوانە پرسیاری دەنگدەرن، وەڵامەکانیشی گرنگن. میوانەکەم کاندیدی ژمارە 47
حەز دەکەی دەگەڵ کام کاندید بچیتە پەرلەمان؟ هەندێک پەرلەمانتار یان کاندید با بڵین ئەم پرسیارەیان وەڵام نەداتەوە، هەندێکیشیان بە جورئەت و توانە بەسمانەوەیە ئەتوانین تایبەتمەندێکی دیاری بکەی، ئەتوانی بەناوێک پێمان بڵێیت مەسەلەن دوای خۆت حەزەکەی کێ لەگەڵت بێ لەوێ لەو کاندیدانی ناو پارتی دیموکراتی کوردستان لەسەر بازنەی سلێمانی هەولێر دوهۆک کێشەنی هەر بازنەیەک بێت. ئێمە وا ڕاهاتوین کە مڕاعاتی لایەنی با بڵین کۆمەڵایەتی ئەکەین لە وەڵامدانەوەیان پرسیارانەوە بە شێوێ لە شێوەکان ئەچێتە چوار قاڵبی مجاملەوە هەموو ئەوانەی کە لەو لیستەدا خوشک و برای ئێمن خەڵکن خاوەنی خێزان و خەبات و مێژوو، بەڵام لە ڕاستیدا من یەکێک لەو گەنجانەی کە لەناو با بڵین پیاوەکانە بە گونجاوی ئەزانم من زانای تۆفیق بەک بە کادرێکی ئەتوانێ ئەدایەکی باش بکات لە ڕێگەی پسپۆریەکەی و ئەو خیبرە و شارەزایەکە هەیەی. من تەنها پێویستم بەم جەراعەتە بوو، ئەگینا هەموو یەک لە یەک لێ هاتووترن بەڕاستی بە کارتی چوارەم. سپاس. چی بە دەنگدەری سلێمانی ئازیز دەڵێیت؟ خۆتەزانیت کاک فازڵ کە پارێزگای سلێمانی لەڕووی خزمەتگوزاری و حکومڕانیەوە لەم دەڤەرە و دەوروبەری کۆمەڵێک بێبەشی هەیە. باڵێ دەنگدەرێک کە لەم پارێزگایە چەند ساڵە دەنگ دەدات بە هێزێک و ئەو هێزە وەک پێویست نەبووە بووی، ئەم جارە چی بکات؟ لە ڕاستیە ڕووی با بڵین پەیامان لە خەڵکی ئازیزی سلێمانیە کە لە ڕاستیە شایستەی ژیانێکی ئابووری سیاسی گونجاوترن، داوایان لێ یەکەین ئەم جارە پارتیمان و لیسی ١٩ تاقی بکەنەوە، بەڵێنیان پێدەدەین کە لە ئاستی متمانیان نابین، وەکو بەڵێنی شخصیش من بەڵێنیانە دەمێ لە بازنگەی نوێنەرایەتیمان لەم سنوورە لە ئایندەدا ئەگەر بچینە پەرلەمان ئۆفیسی نوێنەرایەتیەکەینەوە و لە نزیکەوە لەگەڵ خەم و داواکاریەکانیان دەست و پەنجە نەرمەکەین و بەڵێنی ئەوەشیان پێ ئەدەین سەرسەختانە دیفاعیان لێ ئەەکەین و لایەنی کەم دەردیاڵێت تەلەفونەکەمان بە ڕوویانە کراوەیە و بۆ هەرگیز ئەو گلێباوی لە پەرلەمانتاران نەکرێ لە ئێمە ناکرێ ئینشاءالله. باش دەچین بۆ کارتی پێنجەم و پرسیاری پێنجەم. دەستان خۆش. بەرنامەکەمان ناوی 6 پرسیارە، 6مان لە 16 ئابی 1946 وەرگرتووە. چۆن پاداشتی دەنگدەر دەدەیتەوە؟ ئەمە گرنگە. دەنگدەرێک دەڵێ بۆچی من دەنگ بە فازڵ عومەر بدەم، دواتر چی ئەتوانێت یان چیم بۆ دەگەێنێتە ناو هەڵەکانی پەرلەمان؟ لە ڕاستیە هەرەوەی کە ئەدایەکی باشی کاری پەرلەمانتاری بکەیت و لە ڕاستیە پەیوەندیت لەگەڵ خەڵکا بەردەوام بێت بە دوای کار و بە دوای داواکاریەکان و خواستەکانیانە بچی و شەڕ بکەی لەسەر خواستەکانیان، ئەوە لایەنی کەمی وەڵامدانەوەی ئەو کەسانەیە کە دەنگ بە ئێمادەن. زۆر باشە. دوا پرسیارمان بۆ ڕابکێشە، ئەتوانی بڵنی خۆت کارتەکان تێک بدەیت؟ کارتەکانتان لەسەر یەکدانراوە بەس ئەتوانیت هیچ ڕزبەندیەک نییە، ئەتوانی خۆت تێکی بدەیت. کارتی شەشەم و کۆتاییمان بۆ ڕابکێشیت. پەیامت بۆ ئەوانەی هێشتا دڵنیا نین بەشداری دەنگدان دەکەنیان نا. خۆتەزانی کۆمەڵێک خەڵکن لەم دەڤەرە بەتایبەت نیگەرانن لەبەرەوە ئەم جارانن دەم نادەین. باڵێ هێشتا کات ماوە و بۆ 20 ئۆکتۆبەریش کات ماوە. پەیامت بۆ ئەوانی هێشتا بڕیاریان نەداوە ئەسڵان بچنەوە هەڵبژاردن. چەند گرنگە و مافەیان بۆ خۆیان دەستنی شام بکەن، مەبەستمەوەیە لە جاتی گلەی و بۆڵە بۆڵی ناو ماڵەکانیان گرنگ نییە دەنگ بدەن. باڵێ لە ڕاستیە پەیامی ئێمە بۆ دەنگدەرانی خۆشەویست ئەوانەی بڕیاریان نەداوە بچنە دەنگدان پێیان دەڵێن کە بەشداریکردن لە پرۆسەی دەنگدان ممارەسەکردنی بچووکترین ئاستی دیموکراسی و وەکەمترین مافی خۆتە. کایە خۆت پێشێلی مافی بچووکی خۆت مەکە و هەوڵ بە دەنگی خۆت ئایندە دیاری بکە و بە دڵنیاییشەوە پاڵپشتیکردنی لیستی ١٩ و لە نێوانیشیانە کاندیدی ژمارە 47 ئەو هێزەمان دەداتێکە لە ئایندەیە تۆ هەز بکەی دەنگەکەت بە فیڕۆ نەچوە، وجدانت ئاسوودە ئەبێ و تاقیمان بکەنەوە ئینشاءالله لە ئاستی متمانەتان ئابین. پارتی لێرە لەم ئیدارەیە وەک پێویست غیابی هەبوو وەکو پێویست جێی نەبووتەوە لە ناو پۆستەکانە، هێشتا واشتوانیوەتی هەندێک خزمەتگوزاری هەر بگەێنێ پێیان. خۆ ئەگەر لەم ئیدارەیە بارزتر بێ بە دڵنیایی
زۆرتر هاونیشتیمانیان خزمەتەکە هەموو هەوڵی ئێمەش بۆ ئەوەیە زۆر بەخێر بێ بۆ بەرنامەکە خۆشحاڵ بووین بەڕاستی 6 پرسیاری گرنگ لەگەڵ تۆ گفتوگۆ کرا دوا پەیام و پێیوی تۆ بۆ هەمومان بۆ دەنگدەران بیریان بینیتەوە کە کاندیدی ژمارە 47یان لە یاد بێت من دوا پەیامم ئەوەیە نازانم قەدەرە یا ڕێکەوت 47 ساڵ تەمەنمە و ژمارە 47 بۆ بەنسیبم بەوانە کاک فازڵ بەڵێ زۆر باشە من هەم ژمارە 47 تەمەنمە هەم ژمارە 47 ژمارەی بەربژێربوونمە بەڵێنتان پێ ئەم کە ئەزبوون و بواری پسپۆریەکە خەمە خزمەتی ئێوە بە مەبەستی بەدیهێنانی ئایندەیەکی باشتر بۆ دەنگدەرانمان لەم سنوورە زۆر بەخێر بێ بە هیوان بە سەرکەوتنی گەورە بتان بینین هەم سەرکەوتنی لیستەکە هەم سەرکەوتنی بەڕێستان وەک یەک لە بەربژێرە لێ هاتوو شیاوەکان پۆستی جۆراجۆرتان بینیوە وە لە پۆستەکانیشان خزمەتی هاونیشتمانیانتان کردووە بە دڵنیاییەوە هەر بە خۆتان ناوێکی نامۆنین بۆ بیسەر و بینەرەکان زۆر بەخێر بێ سپاس بۆ فازڵ عومەر کاندیدی ژمارە 47 میوانی ئەمڕۆ بوو و وەڵامی 6 پرسیاری بەرنامەکەمی دایەوە هیوادار وەڵامەکانی توانی بێتی بۆ چوونی ئێوە وەکو دەنگدەر قایل بن پێی و بۆ ئەوانشی کە هێشتا بڕیارتان نەداوە دەنگ بدەن دەنگتانێک لای بکەنەوە لەسەر سندوقەکانی دەنگدان بۆ لستی 190 و لە ناویشیاندا کاندیدی ژمارە 47 بۆ سپۆڕیەکانی لە باری کۆمەڵناسی هەروەها چالێکێکی مەدەنی زۆر بوێر بووە و لەگەڵیشیان لە بواری میدیایی ئەزمونێکی باشی هەیە لە هەرسێ ئەو بوارانە و تەواوی ئەو پسپۆری تایبەتمەندی و ئەزمونی هەیەی هەوڵ دەدات دەنگی ڕاستەقینەی ئێوە بێ تا لەگەڵ میوان و بربژێرێکی دیکە لە 6 پرسیاری نوێ دەگەڕێم وڵاتان بەختەوەر و ئاسوودە و تەندروست بن بیرتان نەچێت لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان و کاندیدی ژمارە 47 خواتان لەگەڵ زۆر سپاس دەستخۆش